کاک سەلاح پیاوێکی گەورە بوو، کادرێکی پێشکەوتووی یەکێتی نیشتمانی کوردستان بوو. کاک سەلاح هەر تەنیا کادری سیاسی نەبوو، کادری سیاسی بوو، کادری ئەسکەری بوو، کادری ئیداری بوو. وەتانزان جگەلەوە کاک سەلاح ڕابەری سیاسی بووە لە سەردەمە ناخۆشەکانی ئەنفال و ئانا. دوای ئەنفالیژێکێ لە پارتیزانەکانی دوای ئەنفال بووە لە گەرمیان و دوای ئەوەیش لە منتیقەی جەناکۆکەکان مەسوولی مەڵبەند بووە. هەموو ڕۆژێ لە بەردەم ئەوە بووە تەقینەوەی پیابتەقێ بمرێ، بەڵام سڵی نەکردوەوە. پاش ئەوەیش 15 ساڵەیە لە ئیداری گەرمیان تا ئاخر ڕۆژ کە ئیتر ماڵ ئاوایی لەوێ کردووە. کاک سەلاح وەکو پێشمەرگەیەک خزمەتی بە گەرمیانەکان کردووە. کاک سەلاح ژیانی پێشمەرگایەتیە، پیاوێکی نمونەی، پیاوێکی دڵسۆز، پیاوێکی ڕاستگۆ، پیاوێکی بە ئەخلاق، پیاوێکی بە وەفا، تێکۆشەرێک کە ساحێبی هیچ نەبووە لە پێناوی بەرژەوەندی گشتیا کە لە ئیداری گەرمانیش بووە. ئەو تێکۆشەر و جێدەستی دیار بووە. ئەتوانم بڵێم تەواوکەری ئیشەکانی برادرەکانی تری پێش خۆی و بە زیاتریش توانی ئیدارەکە بخاتە سەر خۆی و بەپێ ئەو ئیمکانەتەی لە بەردەستیا بووە درێغی نەکرد لە خزمەتکردن. بەڵام بەداخەوە بڵێن چیترەوە مەرگە و لەگەڵ یەکەم ڕۆژی ماڵ ئاوایی لە ئیدارەکەیە بۆ بەیانی تووشی ئەم دەردە کوشندەیە بوو. وەکو بنەماڵەی سەلاح کوێخا بەداخەوە پشت و پەنای هەمومان بوو. بەڕاستی کۆسپێکی گەورەیە، ناتوانین بە هیچ شتێک بڵێن ئەوە جێگەی ئەبێتەوە. بەڵام ئەمە چەندین ساڵە ڕۆڵی یەکێتی نیشتمانی لە هەموو بوارەکانە کادرایەتی تێپەڕاندووە و پێشمەرگەیەکی دانەبڕاو بووە و پارتیزان بووە و تاگەیتەوە ئاستە و چەند ساڵێک مەسوولی مەڵبەند بووە و چەند ساڵێک جێگری مەڵبەند بووە و دوای هاتۆتە گەرمیان وەکو ئیدارەی گەرمیان، هەتاکو ئاخر ڕۆژی تووشی ئەم ڤایرۆسە بوو. ئێمەش هێنامان بۆ ستێمانی، ئیتر مەرگ بواری نەدا و خوای گەورە گەڕاندیەوە بەلای خۆی.